ئەمە لە کۆبنەوەی هەفتەی ڕابردوو لژنێکمان پێکهێناوە لەسەر لژنێکی مرکزی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی جێگری پارێزگای سلێمانی بۆ کاروباری هونەری سەرۆکێتی و 4 ئەندامیکەی هەیە بۆ چاودێریکردنی جۆر و کوالەتی بنزین. ئێمە لە یەکەم دقە وتمان ئێمە بازاری ئازاد دەکەین و خەڵک سوودمەند بوو لەو بازارە ئازادە. ئێستا 3 جۆر بنزین هەیە بە پێی ڕێنماییە کە لە وەزارەتەوە دەرچۆوە ئێمەش گۆڕانکاریێکمان تیا کردووە پەسەندمان کردووە. نۆرمەڵ، محەسەن، سوپەر 3 نرخی جیاوازی هەیە. هێشتا نرخی بنزین زۆر کەمترە لەو نرخەی کە وەزارەتی سامانە سرۆشتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی پارە بەرزی کردەوە بۆ 900 دینار. ئەم بازارە ئازادە لەگەڵ نرخی جیهاندا بەرزە بێتەوە و جاری وایە کەمە بێتەوە. ئێمە ئەوەی کە لە سەرمانە کوالیتێکەیە بە دواداچوونە زادانی ئەو کەسانەیە کە دەستەبا بۆ ئەو کێشەیە چکە بۆ ئەو مەسەلەیە چکە لای ئێمە ئەوە دەستکەوتێکی گەورەی پارێزگای سلێمانی و دەستپێشخەری و کۆمیشەی پارێزگای سلێمانی بوو بۆ کەمکردنەوەی ئەرچی سەرشانی هاوڵاتیان. نرخەکان وتم بازاری ئازادە، یعنی لەگەڵ نرخی نەوتا بەرزە بێتەوە. 3 جۆری هەیە، ئەو 3 جۆرە نرخی جاجای هەیە. هێشتا نرخی نۆرماڵەکەی لە دەوری 500 دینارە ئەتا ئەوەنی من 8 بەنزیخانەمان لە سنووری قایمقامەتی مرکزی سلێمانیمان کردووە و بڕیارە لژنەکە دەست بەکار بێ کە قایمقامەتەکانی سنووری پارێزگای سلێمانی هەمووی بگرێتەوە بۆ پشکنین و سزای دەست بەجێ. ئەگەر حەستان کرد کاک عەبدولخالق کە بەڕێوەبەری گشتی دیوانە ئەتوانن دەقی کۆنووسی کۆبوونەوەکە کە بریتیە لە 5 خاڵ لێ وەربگرن بۆ ئەلامەکانتان. جاریش کێڵێمەوە جاریش کێڵێمەوە ئەمە بازاری ئازادە، نرخی بەرزە بێتەوە کەمە بێتەوە پێی نرخی دوو کاریگەری لەسەر نرخی بنزینە بێ. یەکەم نرخی نەوتی جیهانی، دووهەمینیان نرخی دۆلار بە پێی ڕۆژ لە سلێمانی. بە سۆر سپاسدانەکەم.